گەنجانەوە سڵاوتان لەبێت من سەرگوڵ ئەکتەر و ڕۆژنامە نووس ئەو ڕۆکە دەمان هەوێت لەسەر بابەتی هونەری نواندن لەگەڵ ئەو چەند هاوڕێیەم بابەتەکە تاوتۆکەین زانین کاریگەریەکانی هونەری کۆمێدیا لە ناو کۆمەڵگەی کوردی چییە؟ بابەتەکەش تایبەتە بە گەنجان و ئینجا ئێوەش لەگەڵ مامن و زین بابەتەکە بەرەو چه ئاراستەیەک دەڕوا. ئێرە سەکۆی گەنجانە من عەبدوڕەزاق خەتابم لە بواری کۆمیدیا ئیش دەکەم بەڕای من کۆمیدیا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کۆمەڵگای کوردی لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت ئەمن هەستی عەلی لە بواری سینەما و کۆمێدی و ڕکلامە و کارەکەم ئیشەڵڵا هیوادارم کە کاری هونەری بەتایبەت بۆ ئافرەتان بەرەو پێشەوە بڕوات. سڵاو من سەرکار ماجداوێم لە بەرنامەی سەکۆی گەنجانی ئەمجارە لەگەڵتانم بەو هیوایەم لەگەڵ برادەران بتانین پەنجە لەسەر لایەنی ئەرێنی و نەرێنی بواری نواندن دابنین لە کوردستان. جەماعەت چۆنن بەخێر بێنەوە وەزعتان باشن؟ زۆر باشین باش بن هەر بە هەمومان دەزانین سەکۆی گەنجان پێشکەشکاری نییە بەڵام بەڕای خۆم ئەگەر ئێوەش ڕاتان لەسەر بێت ئەکاک سەرکار هەڵبژێرین بۆ پێشکەشکاریەکە پێتان چۆنیە لە کاک سەرکاری باشترمامە دەست ناکەوی هەر ئیشی ئەوەیە زیاتر پاشتر سوپاسان دەکەم مەمنونتانم کە ئەو متمانێتان بە مندا هەروەکو جەنابش باس کرد بەرنامەی سەکۆی گەنجان پێشکەشکار نییە ئەرچی پێشکەشکاری ئەو بەرنامەی ئەو جارە لە ئەستوی منە ئەمن خۆشحاڵم کە لەگەر جەنابتان خۆم بە کوی دەزانی گەورە دەزانم کە خزمەت جەنابتان و خزمەت بینەرانی بەرنامەی سەکۆی گەنجان بێگومان هەر جارۆ بە بابەتێکی جیاوازتر سەکۆی گەنجان هاتوۆتە خزمەت بینەرەکانی اینجا ئێمەش بە بابەتێکی جیاوازتر ئەو ڕۆکە هیوادارم سوودمان هەبێت بزانین بابەتەکە لەسەر چیە چۆن سەرگوڵخان ئەوی عزم لێ کە باسی بکەین کە ئەمە بخۆمان بابرێن ئەو گروپینە ئەو جەماعەتەینە کە کودرێ باز لە هونەری نواندن بکەین ئەو جارە بە تایبەتی ئەو شێوازە هونەری کە ئێستا مەسەڵەن گەنجان کاری لەسەر دەکەن بە تایبەتی لە ڕۆل لۆکاڵیەکەی مەسەڵەن بە تایبەتی لەو کەناڵانێک کە دەبینی ئێستا هەفتانە یان ڕۆژانە کاری نواندن ئەنجام دەدرێتن حەز دەکەم ئەمن پرسیار لە ئێوە بکەم لەبەر چ زیاتر ئەو بەرنامەیە بابنە ئەو نواندنێک کە ئێستا بە شێوە لۆکاڵەکەی دەکرێتن تەسیرات و کاریگەری زیاترە لەوەی کە بە شێوەی جددی دەکرێت یان دەبینی بۆ نمونە مەسەڵەن درامایە کە پارەی زۆر خاڵی لەسەر دەکرێت بەڵام نواندنشکە تەمسیلشکە کە بە کەرستەشی سادە دەکرێتن لەبەر چ کاریگەری زیاترە وڵی ئەم بەقەنەعەتیم بینەر زۆر ئەساسە لەوەی کە چ هەڵدەبژێری خەڵکەکە زیاتر ئیشە ملیەکانی پێخۆشە سەریعە پەیامگایەتنەکەی سەریحترا و کاتیش زۆر میمە یعنی ئەساس دەکەم خەڵک ئەو کاتەی نییە دابنیشیتن تەمەشا تیڤی بکاتون و زیاتر سۆشیال میدیا جێوەی گرتیتەوە یعنی زیاتر ئەوەی کە ئێستا کە ئەوە بابەتەکانی سۆشیال میدیای بە عامی هەمووی کە ئەوان هاتینە ئاراوە تەمەشا دەکەی خەڵک زۆر مندارەکە مۆبایل لە دەستی هەر کەسێکە مۆبایلشی لە دەستیە خەڵک کاتی ئەوەی نمایە زۆر بەڕێی من وانە ئێستا دراما تورکیەکان درامای مەسەڵەن ئێرانی یا هەر درامایە تر بێت بینەری زۆرە و تەمشایەکەن بە سەعاتان سەعات بەڕێی من وایە باسی ئیشی خۆمان دەکەن هەر لێرش زیاتر بینەری ئەو دراما تورکیشتانە کاتیشیان هەیە بە سەعات بە 2 سەعات دانیشن زیاتر کات نییە ئێستا وای لێ هاتە هەموو کەس حەزی لەو شێوازەیە لەو شێوازەیە کە ئێستا هەموو کەسێک کە توانێت مۆبایلە بەدەستەوە بگرێت و بۆ خۆی شتێ دروستکە ئەگەر ڕستە بێت ئەمن خۆم حەز ئەەکەم هەندێک سەرەتا باسی ئیشی کاری خۆم بکەم دەستپێکی کاری من بۆ سەرەتا وەک ڕۆژنامە نووسێک دواتریش وەک ئەکتەرێک بەڵام من لە مەجای ڕۆژنامەدا کە ئیشم کردووە لە کۆمەڵێک بواری ڕۆژنامەدا ئیشم کردووە وەکو کاری دیکۆمنتاری VT ویچێر و هەروەها ئیشی بێژەرم کردووە ینی هەواڵی سیاسی بەڵام بۆ ئەندازەی کە من لە کاری ئەکتەریدا ڕاستی زیاتر ناسرام بۆیە ئێستا من ئەڵم ئەو کاتانی کە ئەکتم کردوانی وەک کارەکتەرێکی ڕەکلام بووم زۆرتر فەیسم ناسرا
بۆیە ئەڵەم بابەتی ڕۆژنامەوانی و کاری ئەکتەری دوودانە شتی تێک هەڵکێشی یەکن واتە تۆ ئەگەر هەتا ڕۆژنامە نووسێکیش بیت ئەبێ کارکتەرێک بیت من ئەوەیە سەرخان ئێستا مەسەن زۆر جار بە تایبەتی هونەرمەندانی پێشوو ئەوانەی تەمەنێکیان لە بابرە نواندن سەرف کردا لێرە وەسڵا و ڕێزم لەیان هەیە کە کودە دەستی ماندووبوونیان دەکوشین زۆر جار ئەوان دەرێن کە ئەمە مەسەن لە ئەفتایەکان لە هەشتایەکان کاری نواندنمان دەکرد قەزیەکی نەتەوەی لە پشتمان بوو ئەوەی ئێستا زیاتر لە بابی ڕیکلامە لە بابی پارەکانی زۆر جار مەسەن مخریجەکان کێشەشان هەیە دەرێن ئەکتەر ئەوەندەی بیر لە پارە دەکاتەوە بیر لە بە دیارکەوتن و نواندنی جوان ناکاتەوە یەکەم پرسیاری ئەوە دەبی کە مخریجێک پێ دەدرێکاکە وەرە درامایەکمان هەیە بەشداری ئەو درامایە بکە یەکسەر دەرێ بڕی عقدەکەم چەندە بڕی گرێبەستەکەم چەندە ئەوە ضرورێتە هۆکار ئەوەیە لێرە من تا ئێستاوەندی خۆم ئاگادار بم هیچ دەورێکی تایبەت دانەندراوە بوو کەسانەی کە بیان هەوێت ببنە ئەکتەرێکی سەرکەوتوم من لێرەوە خۆم جۆبیست نەبوو نازانم هەیەیاننا بەڵام ئەگەر وەزارەتی ڕۆشنبیریار جێگایەک پشگیری ئەو کارکتەرانەی کە تازە ئەیان هەوێت خۆیان دروستکەن لێرە دەبێت خۆت دروستکەی یان دەبێت بیر لە پارەکە بکەنەوە بەهۆی بارودۆخی ژیانەوە ئەگەر شۆنێکە بێت کە پشگیرێکی تایبەت ئەگەر من هوەرێکی سەرکەوتت هەبێت وڵاتەکەت گرنگی بە هوەر بدات ئەبێ پشگیریکە کێ پشگیریەکە وەزارەتی ڕۆشنبیریە یا ئەو کەسانێک کە دەوڵەمەندن شەریکەیانەیە ئەوانەیە گرنگ پارە نییە بەڵام من ئێستاەوە یەکی خۆم لەبەر ئەوەی کە حەزم لە هوەرم هەڵبژاردە و هەنێجار کە ئێوە شاهێتن لە زۆر شۆنە لا مەسەڵەن پارەم وەرنەگرێ داوای پارە ناگەم بەڵام پارەش گرنگە پارێتیانە بێ زۆر کەسیش ناگە ئێستا ئەکتەرەکان هوەر دەبی دروست بی ئەو جە پارەدێنی تاکە پرسیارێکم بۆ دروست بوو ئایا کە بابەتەکەمان لەسەر بواری کومێدیایە من تاڕادەیەکی کەم لە کومێدەدا بەشدار بووم بە زۆریشنا من زیاتر کارکتەری ڕکلامات بووم پێتان وایە کارکتەرێکی کومێدیا چەندێک تەئسیر گوزارە لە نێو کۆمەڵگەی کوردی سەرگوڵخان ئەمن دەمەوێت دووشتی باس بکەم هەم کودێت جوابێک لە بۆ ئەستیخانی ینی هوەر بە تایبەتی هوەری نواندن حەزە ینی مەرج نییە ئیلا لە ڕوو ئەکادیمیەکەی مەسەن پێ بگەیت ئیلا ینی هوەرمەند مەرج نییە دەبێت ئیلا دەرچووی پەیمانگایەک بیان کولیەک بیتن ئەو جە بتە هوەرمەندێکی باش ینی هوەرمەندی زۆر گەورەمانەیە بۆ نمونە مەسەن لە سولێمانی کات خۆی حاجمەچیمان هەو بەڕەحمەت بیت دەرچوو هیچ ئەکادیمیایشی نەبوو هەتا ئێستا ڕەمزە ینی ناوی هەرمایتەوە ناوەچی هوەرمەند کەمان هەیە کاکە ئێمەش هەمانەوە ئەوەیە دوو باسی هوەری کۆمیدیات کرد کۆمیدیا سەرعترین پەیامە دەتانی لە ڕێگەی کۆمیدیا باشترین شتیشە لەوەی کە بینەری لەخۆت ڕاکێش دەتانی ئێش و حتا دەتانی ئێش و ئازاری گەلەکەی خۆت لە ڕێگەی کۆمیدیا بگەینی بەداخۆ مەسەڵەن خەڵکی ما بەشێک لە خەڵکی ما پێی وایە کۆمیدیا دوو لە ڕوو کەمێک دوور کەوتونەتەوە لە ڕوو ئێوە بینەران وا تێگەیشتون لێکدانەوەیان وایە کە کۆمیدیا بریتە لە فشقیات پەرژنیش قایبی کاک سەرکار بزانە شاپڕ یعنی ئەو هەموو نوانەی دەکرد وتەیەکی زۆر جوانیشی هەیە وتەیەکی زۆر جوانیش هەیە ئەو کاتی کە پیر بووە ئەڵێ ئەمن چەندین ساڵ واتە بەرەوەی کە نەخۆشکەوت بوو نزیکی مردنەی بوو کوتی من چەندین ساڵ ئەو خەڵکەم دڵخۆش کرد بەڵام بۆ یەک جاریش هیچیان لیان نەپرسین کە کێشەی من چییە هەت واتە هەر وڵەتە خۆشەکەی چاری چاپلینیان بینی مادامەوەت کێشەیەکی وایە بەداخەوە کولەن لە زۆر شۆنە نەکە بڵێن بەس لە کوردستان هوەرمەند هەمیشە ئەڵێن یانە هوەرمەند و ژیانی خۆش مەحاڵە شتەشکە ئەگەمانێ باسکەین ئەمە لۆن منە مەسەن نواندن دەکەین ئەتو هەر کارێک بکەی هەمووی هەردەست خۆشی نییە خەڵک تا چەند ئستعدادی هەیە یان ئامادەیی هەیە ئەو کارێک کە ئەمە دەکەین وەکو گەنج کاری نواندن دەکەین خەڵک تا چەند دەستخۆشی دەکات تا چەند کۆمێتەکان پاڵنەرن یان دافعن لۆی بەردەوامی لەسەر کارەکەی ئەزان چۆن کاک سەرکار دوو ڕخنەمانەیە ئەڵێ ڕخنەی تێکدەر و ڕخنەی چاکردنەوە من زۆر کۆمەندم بۆ دێت بە قۆڵ خۆتان ئەوەی لە بڵێم لە سەدا شاید 20% باش بڵێ زۆربەی خراوەڵێ بۆچی لێرە زۆر کەس بە من ئەڵێ مەسا حەزمەکەم دێم
لەگەڵتان ئیشکەم بێمە ناو کاری هوەنەری یەک لەوانەیە ئێستا با باسەکە هین کەم جا ئەچینە سەر ئەوەش خۆ ئەگەر ئەوە بێت کۆمنت هەر دێت بەڵام تو نابێت گوێ بە کۆمنت بدەیت مادام تو هاتیتە سەر ناو کارێک ئەبێت ئەو کارت بڕی گوێ بە خەڵک نەدەی دروستە قسە ئەکەن ئێستا من هاینە ناو کۆمەڵگایە کە ئافرەتم کە ئافرەتیش بەداخەوە لێرە هەم لە هوەرە هەم لە شۆنانێتر کە کارێکە بەخراوێکی بە چاوێکی خراپ بۆ سەیریەکە بەخوای لەیشە کۆمیدیەکان زیاتر ڕەخ نەدەگیری و زیاتر کۆمنت و قسەی نەشیاو دەکرێت ئللا لە کۆمیدیەکان زیاتر ئەویشە دەکە باقیەکەی دیکە دەبیتە ئەوە پەیوەندی پردی پەیوەندی نێوان کۆمێدیا و خەڵک تەنها ئەوەیە بیرکردنەوەیە بەڕای من ئەبێ بیرکردنەوەی خەڵک تا ڕادەیەکی باشتر بەرەو پێشتر چێت چون بەشێک لە ئەکتەکان کە من خۆم بەشدار بووم کۆمنتی ناشرینیان بۆ نووسی واتە بیرکردنەوەی خەڵک لەسەر ژنێکە بۆتە کارکتەرێکی ڕکلام کارکتەرێکی سیاسی یاخود کارکتەرێکی کۆمێدی ئەبێت پشگیریکەن ئەبێت تەشویقیکەن نەک لە پشتەوە لی بدەن و بە قسەکانیان بشکێ هەرچەند ئەگەر تۆ کارەکە ئەو ئیشەی کە دەیکەی خودی خۆت کە تەمەشایکەوە دەزانی باشە یان خراپە یعنی دەکەتە بەر دڵی بینەر یان ناکەتە بەر دڵی بینەر یعنی ئەتو شتەکەت کرد بە خۆت هەست بە و باشی و خراپ ئیشەکەت دەکەیت ئەگەر ئەو دەماشەستی پێنەکەی دوای هەست پێ دەکەی دەتانی ڕاستی کێوە دەتانی بەردەوام نەبی ئەگەر ئیشەکەت باش نەبی شتەکەی ئەمە ئەلێرە ئێستا گروپەچین دانیشتینە نیوە بە نیوەیە دوو کوڕ دوو کچ ئەلێرە ینی مافەکە کودنە نیوە بە نیوەیە ئێمە هەمیشە مافمان خوری مافتان نەخۆ ئەو قسەی کە دەمەوێت بیکەم باوەڕکە لەبەر ژۆ نینگۆ و باقی بابرین ئافرەتانە ئەمە با هەر باز لە کۆمیتی خەڵک نەکەی ئەو چینەی کە تەمسیل دەکا کاری نواندن دەکا کە ئەمە بەشە چین تاکە چین لەو چینەی با باز دۆی بکەین ئەمە تا چەند ئامادەیمان هەیە خانەوادەی خۆمان کچەکانمان خوشکەکانمان بێکاری نواندن بکاتن لەبەر چێ مەسەن ئێستا من ڕێز و احترام لە بۆ ئافرەتانی ڕۆژەڵات مەسەن فەرق نیە لە بین ڕۆژەڵات و پارچەکان کە ئەومان خوشک برایەکی دەبێ ئەلێرە هونەرمەندانی ئێرە پەنا دەبن بەر کچانی ڕۆژەڵات یا ئافرەتانی ڕۆژەڵات لەبەر نواندن لەبەرەوەی لە کنەما کەمتر مەجارە ڕەخسایە هەستی خان کەمتر ئەو مەجارە ڕەخسایە کە ئافرەت کاری نواند بکە ئەمەی پیاو ئەلێرە بەتایبەتی لە کوردستان بابرن لێرە تانیتمان ئەو مەجارە بڕخێن ئافرەتانی خۆمان ئەندامانی عایلی خۆمان خێزانی خۆمان بێن بەشداری بە من شتێکی زۆر باشە کە ئەو ڕێزکەی بشتێنە بەس لە قالبی خۆی لانەداتون و لە ئەوەی کۆمەلگای لانەدا زین چی کاکسەکار من ئێستا نازانم بۆ ئەوەی باسی چی باسەکە مەبەستم ئەوە بوو ئەمە تا چەند بووینە جێ متمانەی خەڵک بابرێن خەڵک متمانەی پێمایە ئەمە بەس گلەی دەکەین دەن خەڵک کۆمێتمان مەسەن خراپ لە بۆ دەنووسی یان لایانی پەیوەندیدار پاڵپشتمان ناکە لە لایانی مادی و معنەوی ئەدی ئەمە بە خۆمان تا چەند بوو تانیتمان پاڵپشتی خێزانەکانی خۆمان بێت خوشکەکانی خۆمان بێت ئەگەر ئافرەتە بیوێت دروست بی تا چەند ئێمەی پیاو لێرە مەسەن تانیتمان پژیری بکەن لۆی بەرەو پێش وایە منیش ناڵێ من ئێستێکی خۆم ئای لە مەزانێت کە کاری هوەنەریەکەم و پاڵپشتیشمن هیچ مشکلیانیان لێرە ئەبێت ئەوە دروستکەن ئەو هینە کە مەسەڵەن بتوانێت کە ئافرەتێ بوو نمونە ئێستا لە حەزی لە وەڵای زۆر کەس بە منیاوەتوە حەزیان لە کار هوەنەرێ بەڵام یا براکەی نایڵە یا مێردەکە یا باوکی ئەبێ ئەوە باشە کاریگەریەکانی کاریگەری ئێمە لەسەر کۆمەڵگەت بووە باسێکیەوەمان نەکرد وڵای ئەو جۆ دەگەڕێتەوە سەرەوەی کە خەڵگەت و لە بازار دەتبینی کە لە مۆڵەکان دەتبینی لە هەر شوێنێکە دەتبینی ئەگەر پرسیاری هوەرەکەی لێ کردیەوە ئەتو تێدەگەی کە چت کردیە وڵای ئەمنە تا ئێستاکە نازانم زۆر باش بووە ینی سوودمان هەبوو لە بواری کۆمێدیادا بە نەزەری خۆتان بەڕای ئێستا من لەگەر کاک سەرکاری پێکەوە تقریبان ئیشمان زۆر کردیە لە کۆمیدیای ئەمە زۆرترین ئیشکردە بووم لە کۆمیدیا ئیش کردیە ئەوەی کە لە کۆمیدیای کرایە بەس ئەوان یعنی کۆمێتی وانم لە هاتی باشە من یەکشت بڵێم بۆچی ئێستا کاری شانۆ کەمە نایکەن زۆر نایکەن من خۆم یەکی حەزەکەم مەسەڵەن زۆر مخرێجی باش هەیە لە کوردستان بەڕاستی حەزەکەم یەکێ پاڵپشتم بێ زۆر کاریشم کردووە کاری فیلمم کردووە کورتە فیلم کردووە بەڵام تا ئێستا نەمبینەوە یەکدانە مەسەڵەن مخرێج بێت
بڵێ ئەوە درامەیە ئەوە فیلمێ فلانی فستانی مەسەڵەن بەشداریکە بۆ زۆر حەزیشی منە قەتیش بە خاتر پارە نەچوو مەساکە بۆ ناوکاری هونەری بە قۆڵی تۆ کە ئەڵی حەزێکە کە هەر لە خولیای مناڵی تێما بووە وە هەر کەسێکیش هونەرێکی تایە بالاخەرەوە هونەرە خوادایە پێمان هەر کەسیش ناتوانێت لە پێش کامێرا ڕاوەستێ دوو کەلیمە قسەکە هەموو کەسێک ئەوەی نییە بەڵام بە خۆڵی تو حەزە من حەزم لێ بۆ ئێستا هاتوومەوە و حەزی شەکەم ئەوانەی کە حەزیان لە کاری هونەریە بەڕاستی بێن کارێکی جۆری هێن دروستکەن کە ئەوانی بتوانن بەشداریکەن کۆمەڵگاکە ئەبێت 4 کەس کە ئەتوانێ ئەو بێتە باعثی ئەوە کە ئەوانەی تر بتوانن بەشداریکەن. کاک عەبدوڕەزاق شتەشکە باسکەین هونەر ئێستا بەشەشی ینی بەسەر هونەرمەند ناچارە ینی کاری ڕیکلام بکاتن لە بۆ دامێکردن بژێوی ژیانی خۆی ئەوش مەسەڵەن قسەی ئەوەیە گرێ ئەوێ دەرێ هونەرمەند دەرێت کەس مەسەڵەن دەعمم ناکە لە ینی مادی پێ ناژی کاری ڕیکلام دەکات ڕیکلامکردنی ئێستای بەشێک لە هونەرمەندان تا چەند بوویتە نەبەزاندنی سنوورەکان چ لە لایەنی قەومی بی نەتەوەی بی چ لە لایەنی دابوونێتی کۆمەڵایەتی. کاک سەرکار قسەکە جوان بوو زۆر جوان بوو ئێستا زۆر ڕێکلام هەیە تەمەشا دەکەی بە دووربینی تەمەشا ئەو بەری ماڵەکەی دەکاتن بزانی ئەو چی کردی چ لێ دەنێ یعنی ئەوە شتێکی غەڵەتە لێرکانە کە تەمەشاکردنی دووربین تەمەشاکردنی ماڵەکی دیکە یعنی ئەوە یان زۆر شتی دیکە هەیە یعنی زۆر شتێکە مەمنوعە ڕێکلامی لۆ بکرێ ڕێکلامی لۆ کرایە. کاکە ئەمن ئیزافە لە قسەکە جەنابەت ئەم بەخۆم دیتیتم مەسەڵەن کابرا ڕێکلامی لە بۆ بەرهەمە چ کردیا بەرەمەش مەسەڵەن منداڵان بووە لەناو ینی کۆمەڵێک مخالەفە بووە سەرپێچیە بۆ لەناو ڕێکلامەکەی مەسەڵەن بینەر فێر دەکات جیلی نوێ منداڵ مەسەڵەن فێر دەکاتن قاسەی کوو بشتێنی یان جیهەتی ئەمنی جیازی ئەمنی بەکاردێ لە بۆ ڕێکلام پێویستە مەسەڵەن ئەوەش ینی ئەوە ئەرکە لەسەر وەزارەت ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی چاودێری سانسۆر لەسەر هەموو شتەکاندا بنرێتن ئەبیتن لۆ ئەوەی نەک لەلایەنی ینی منداڵ نابی فێرە شتێک بیتن کە تەئسیر لەسەر داهاتووی کاک سەرکار ببوورە قسەکەشتم بڕی خۆ هەر بەس ڕکلام نییە یانێ ڕاستەکە سەرگوڵخان هەنێ کورتە فیلم هەیە هەنێ تەمسیل ئەکەن ئەوە لە ئەو ڕکلامانە خراپتر هەنێ شتێش ناشکیا و دروستەکەن مەسەڵەن لێدانی ئافرەت نازانم زۆر شتێک یانێ باوەڕکە خەڵک لە زیاتر لەبەر ئەوانەیە حەزی لە شاید هونەر نەبێت مشای خەڵک نەکات ئەو شتانە ئەبینێ کە هەنێ کەس ناڵێم هەمووی دروستی ئەکەن شتێکی ناشیا ئەسڵ بۆ ئەم کۆمەلگای ئێرە دروست نەکراوە. ینی زۆر جار مەسەڵەن هونەرمەندان دەبینم ئەوانەی مەسەڵەن کاری هونەر دەکەن دەرێ ئەو خەرکەی کە لە کۆمێتی ناڕێکە دۆ دەنووسی ناشن نووسی کەچی کە دەدگەوتێ داوا دەکات وێنێت لەگە بگریت و دەستخۆشی لێ دەکاتن ئەو ڕاستە ئەو دوو فاقێش هەیە کۆمێدی خراپ ڕێک وایە من هەت دوایش ئاماژەم پێکردوتم دەکەوێتەوە سەر چاکسازی کۆمەڵگەیانە بێ بیرکردنەوەکان بگۆڕدرن یانێ کێ چاکی کە ئەوە خۆیان لەم ناوە لە خۆمەوە دەست پێەکەم اینجا مەسەلەن بۆ تاکی کۆمەڵگە ئەوە ڕای خۆمە دوای ئەوەش ئەو کاتانێک کە مەسەلەن ئێمە ئیشێکی کۆمێدیا ئەکەین هیلاک ئەبین زەحمەت ئەکێشین دەمان هەوێت دڵی مەسەلەن دوو نەفەر خۆشکەین مەبەستێکی خراپت نەبێت لە ئەکتەکەدا یاخود لە کارکتەرێکەدا یانی کێشەی هەیە بەڵام کولەن هەر بەگشتی هەرکە دەرکەوتی کۆمنتێکت هەر بۆ ئەنووسن کە پێی بشکەیت بەڵام ئەو لە حاڵەتەدایترا بێت تۆ لە قبولکەی ڕخنە قبولکەی چە بەڵێ ئەگەر بۆ چاکسازی بێت بەڵام ئەگەر بۆشکان بێت ئەوە شتێکی زیاوەسترا ئەوڕۆ قچەک ڕێیەکانم پێچوانێن گوێ دەبورن مەسەلەن با ئەمە نەرێن ئیلا خەرک چمان لۆ دەکات یعنی یان دەسەڵاتمان وەزارەت ڕۆشنبیری چ لۆ دەکات ئەمە چی دەکەین پرسیارەکە بە ئەسەن نمونە ئەمە لە ڕابردوو لەگەر تیپەچی لە چوارچێ تیپەچی کارمان کردیا چەندین عەڵقەمان لە بۆ کەناڵەش بەرەمینەیە باوەڕکە بە یەک کامێرەی بەسیت بە یەک مایکی دەتان ئێستا برێن وشەکانی هەتا ئێستا ئیوارەکان هەتا ئێستا هەمووی ترێندا ڕاست ئەتوو گروپێک دروستکە گروپەی گەنجان کاری هونەری بکە کاری نواندن بکە سوودی من بەرهەمی من بەڕێی من ینی هونەر و بەتابەتی هونەری نواندن بیر لێدانە بە دەرزی ئێستا یەک شت هەیە یەک شتتر بابان باسکەم لێرە زۆر هونەرمەندان بەداخەوە لە جێگەی ئەوە بە یەکەوە یەک بن یەک بگرن هەمویان پشتیان لێ کردووە ئەو خراپی ئەوڵێ ئەو لەگەڵ ئەو ناگونجێ ئەو لەگەڵ ئەو ئیش ناکە ئەوەش هەیە
وایە بەزانمە کاکسەر کات جوابەکەمێ لۆ شتی جوان دروستەکەن دەرێت چەند گەنجێک یەک بگرین با ئیش بکەن باش ئەخەر بێ ئەزمون بێ ئەوەی کە کەسەکە بیتن دروستی کردبی ئەو کەسەی یعنی هەر کەسێک دەتانیتنەوە هەما قسەی من بوو کە وتم خولێکی تایبەتە بێت بۆ کەسێکە بێ ببێتە کارکتەرێکی سەرکەوتوو بۆ کۆمەڵگاکەی هیچ ئەزمونێکم نەبێت ناتوانم ببمە ئەو کەس ئەو بینەرێکە چاوەڕێم لەیەکە ئەوەندە باش بێت ئەو پێنیاری من باسم ئەو ئافرەتێک کە فێرە نان دەبی قەت یەکەو سەر نانی ئەوەندە گەورە نییە ئێستا کامیراش نەبێت دووربین مۆبایلە بەدەستەوەگرێ بۆ خۆیەکی تەسویرێکەکە یعنی ئەوە غەڵەتە ئەوە زیاتریش بینەریانەیە لە کەسانێکی کە ئازمونیان هەیە و دەرسیان خوێندەوە شادیان هەیە هەر بەجددی بەس ئەک شتێ ئێستا ئەوە نابتە پێوەەر یعنی لە کاری هوەری کاری ئەو لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەکرێتن لە ینی ستاندارد تەلەڤیزۆنە تیڤە مثلا نور من ئێستا ئەمن ئەندامی سندیکای هونەرمەندانی عراقم لقی کەرکووت کارەکانی من ئەوە لە سۆشیال میدیا دەکەم لە تۆڕە کۆمەڵایەتەکەم وەرناگیرێتن هەر کاتێک کە نازنامەکەم بکەمەوە ئیشی سۆشیال میدیا چی وەرناگیر تیڤی پێوەرە وای ڕاست نەکرد ئەوەی ئەو ئافرەتەکە نان دەکەی سەر نانی ئەوەندە گەورە نیە ئەتوو کە کاری هونەر دەکەی کاری هونەر تاز باس بکەیت بیرلێدانە بە دەرزی لەسپات زوودی خۆت بکەیت کاتێک کە دروست بووی مخوریجی گەورە تەلەڤیزۆنی مەسەڵەن گەورە ئەوانەی کە ناوەکی گەورەنە ئەو کات بخۆی داوای لێ دەکەی کار دەکەی بکەیت سەرەتا کار بکە دواتر مادە ببینە ئێستا کابرا دێ یەکەم جا مادە ببینی دواتر کار بکەوە قسەتان جوانە کاک سەرکار هەر ئەمە لەم چارچەوێدا باسێک لەوە کە من کاتی کاری ڕۆژنامەوانیم کردووە تووشی هەڕەشەی زۆر بوومەتە و لامان کاتە تووشی ڕەخنەی گەورە بوومەتەوانێ یعنی تەنها لە بواری کۆمێدیا و هوەر و کارکتەرەکە نیە تەنانەت لە مەسەلەن تۆ لە بواری سیاسی شایان لەوانەیە هێندێک کات تووشی شتی ناخۆش ببی ڕووداوی ناخۆش ببی بەخۆ بە ڕەخنە دروست دەبی ئەتو ئەگە بتەوێ دروست بی ڕەخنە دروستت دەکا لەوەی کە تو بتەوێ سەرکەوی بەس ڕەخنەی ڕوو ئەگەر زۆر گوێ بدەیت بە کۆمنت و قسەی مەسەڵەن دروستە بێ بە نوعێتر هینکەیت احترام بگری بۆیان بەڵام ئەگەر گوێ بە کۆمنت بدەیت باوەڕکە وات لێ دێ هەر نەتوانی ئیشش هەرە بێ لە ماڵۆ نەیتە دەرەوە ئەستی زۆر داخی لە کۆمنتی ئەخشتە شیات ئێستا ئەتوو نابێت بیر لێ بکەوە خەڵک چ دەرێتن ئەتوو ئیش لە بۆ خەڵک دەکەی ئەو ئیشەی دەکەی لە چوارچێوەی دابنێتەکەی دەرنەچیتن کارێکی جوان بیت کاکسەر کادەری ئەگە تەبیعاتەکان هەموو چیەک بی هەندە قوماشێ لە بازارێ لەجێ خۆی دەمینێتەوە ئێمە ئەگەر ئامانجمان هەبێت ڕۆژێک ببینە ئۆلگویەک واتە بۆ خەڵکی خۆمان بۆ کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی کوردی بۆ ئێمە ژن زۆر زۆر سەختترە لە ئێوە اینجا ئێوە ڕای خۆتان چێ ئەتان هەوێت لە داهاتوودا ئێوە چی بکەن واتە تا ئێستا ئەوەی لە پاڵ پشتی ئافرەتی بووینە چکە تەواوکەری ئیشی ئافرەت و نابێت بێکەوەیە لە بیدایەتی ڕا کە ئەمە ئیشمان کردیە با کەسی واتە لە ئەوە بڕیاری تۆیە بڕیاری ئەوە ئەدەوام هەڵپشتێ و خاتونانەکی کە لە بواری هەمووی وانە بیرڕای تووە بیرڕای کاکسەرکە وایە یعنی ئێستاکە من ئێشەی هونەری دەکەم هەر ئەو ڕۆژە نییە خۆ سبێنێ لەوانەیە ئیشەکە بکەینەوە باسیشمان کرد تۆ دروستە ئەبێتە پاڵپشتی خێزانەکەت بۆ نمونە کچەکەت لەوانەیە حەسکاتە کارهوەنەری ڕێگەی بدەێت بەڵام ئێمە ئەڵێنێ من کۆمەلگا زۆربەی قبول ناکە کۆمەلگا مەقسەدم کۆمەلگە نەبوو مەقسەدم ئێستا کە جەنابەت ئێستا پاڵپشتی ئافرەت ئیشەکی هوەری هەیە جەنابەت لە گەرە منی خۆ هەر ئەوڕۆ لە گەرە منی لەوانەیە سبێنێکەش ئیش پێت بیتەوە برێم هەرێ هەستی خان ئیشەکی هوەری هەیە ئێستامە لەوە کەناڵەکی ئیش دەکەین هەفتانە دەردەچین ئیشێکیان لۆ دەکەین ئەمەڕۆزاگەر باسکەم بە کورتی ئێستا لەبەر چ ینی ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نمایش دەکرێت بەڵام بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەت تیکتۆک نمایش دەکرێت کابرا کارێک دەکاتن لە ماوەی سی چرکەیە بە ملیۆن بینەری دەبیتن وا هەز ناکەن کە بینەریش کەمەک تەمبەڵە لە دانیشتن لە دیار تیڤ کات خۆی ئەو کاتەی
مەزانی ئەو کات تەرخانکە نیم سعات لە دار تەلەڤیزیۆن کوردەواری قسە شێ دەبێت دوو گندۆری بەدەستەشی بەڵام بۆ بزانام خەڵکی ئێستا زیاتر لە دوو گندۆری بەدەستەش ئارێ وەڵا کۆشی پڕ دەکە ئەو دەرفەتەی بە هەمومان بەخشیوە دیارە بۆ هونەرمەندانە بۆ کارکتەرانە بۆ ڕۆژنامە نووسانە بۆ هونەرمەندان ئەوە بەلای من بەڕای خۆم بەرنمەیەکی زۆر تایبەتە کە منێک ڕۆژێک دەنگم نەبووە ڕۆژێک ڕەنگم نەبووە لەوانەیە ئەو ڕۆکە توانی بێتم لە ڕێگای ئەم بەرنمەیەوە زیاتر باس لە ناوەڕۆکی کارەکانی خۆم بکەم ئەوە هەروەها ئێوەش لە پێشەوە بناسم کردین ئەوەی لە ناودنمان زۆر خۆشحاڵم دووبارە کە ئەو دانیشتمان لێرە کرد هیوادارم توانی بمان پەنجە لەسەر نقصانەکان دانێن و پەرەش بە باشەکەی بدەین دووبارە دەستم دەستان خۆش بێ هەربژین